بەشداری ئەو چالاکی و فیستیڤاڵانە دەکەن کە بواریان پێدەدرێت نمایشی کارەدەستیەکانیان بکەن. ئەمان گروپی کچانی دەستڕەنگینی کفرین. لە ڕێی نمایشی کارەدەستیەکانیانەوە هەم دەیانەوێت ئەو پەیامە بگێنن کە توانای ئەوان کەم نییە و هەم هەوڵیش دەدەن هەنگاوەکانی بوون بە خاوەنی کار و دەستخستنی داهات دەست پێ بکەن. ئێمە شوکو خانمانەمانەوێت جێگایەکمانە بێ بەدەر لەوەی کە ئەمە بۆ دەرخستنی تواناکانمانە ئەمانەوێت جاهاتێکی بۆ خۆمان هەبێ بەشە بکرێتەنها بۆ دەستڕەنگینی خانمان کە بتوانێت بەدەر لەوەی کە تواناکانێتی بتوانرێت جاهاتێکیشی بۆ خۆی بێت و پشت بە تواناکانی خۆی ببەستێت. ئێمە ئەتوانین وەکو داهاتی خۆمان داهاتی ڕۆژانە و ساڵانەی خۆمان گرنگی پێ بدەین، خێزانی خۆمانی پێبژێنین وەکو ئافرەت توانای ئەومان هەیە، تەنها پیاوان نین بتوانن خێزانیان بژێنن، ئێمەش ئەتوانین خێزانی خۆمان بژێنین. بەو کاری کە ئەتوانین بکەین ئەتوانین ئەوەش دەرخەین کە ئێمە بەهرەیەکمان هەیە، ئەتوانی بژێوی ژیانی خۆمانی پێدابین بکەین. ئەم گروپە لە کفری تازە دامەزراوە. ژمارەیەک کچی گەنج لە خۆ دەگرێت کە ناوی دەستڕەنگینیان بۆ گروپەکەیان داناوە وەک ئاماژەیەک بەو کارانەی دروستی دەکەن. بەرنامەی ئەوەشیان هەیە لە مارکێت یان شوێنی تردا جێگای بەردەوامی خستنە بازاڕی بەرهەمەکانیان هەبێت. هەوڵی بۆ دەدەن و ناوەستن. زۆربەی زۆرمان دەرچوو پەیمانگا و زانکۆکانین لەبەرەوەی هیچ ئیشێک نییە و هەلی کار نییە کە دابمەزرێن و وانە بڵێنەوە، ئیتر ناچار بووین پەنا بێنە بەر ئیشی دەستی و بژێوی ژیانی خۆمان پێی دابین بکەین. زۆربەی کچمانەیە لە ماڵەوە ئیشی ئەکرد، ئیشی زۆر جوانیە کرد لە هی بازاڕ جوانتر، حەزمان کرد لەگەڵمان بەشدار بەوەی ئیشەکانی و بەهرەکانی بە بینەر ئاشکرا بکەین. کارەکانی ئەم خانمانە سەرنجی ئەو کەسانەی ڕاکێشاوە کە بەشداری کردنەوەی ئەم پێشانگاییان بوون. لە پێشانگاکانی تریشدا ئەم هاندانە بۆ ئەوان هەبووە. لەبەر ئەوەیە کە بەردەوام کارەکانیان فراوان دەبێت. ئیتر لێرەوە داوای پاڵپشتی دەکەن کە بەرهەمی کاریان لە ماڵەوە بهێننە دەرەوە و بازاڕیشان بۆ دروست بکرێت. سامان کەریم کورد چاد نیوز، کفری.